دەرچووی کۆلێژی هونەرە جوانەکان بەشی موزیک ئەو ساڵ بۆی خزمەتێک بە ناوچەی باڵەکایەتی بکەین فۆرمیوانە بێژیمان پڕ کردەوە بەڵام بەهۆی دەستێوەردانی حیزبی بەهۆی ئەوەی کە ئێمە حیزبینین ناومان نەگەڕاوەتەوە لە سنووری چۆمان حیزبە سیاسیەکان بە تایبەت پارتی دەستێوەردانی حیزبیەکە لە ناو هەموو فەرمانگە و دایرەکانی حکوومەت لەبەر ئەوەش ناوچەکە بە تەواوی شێواوە پێویستە خەڵکی باڵەکایەتی پشتگیرمان بێت پێویستە ئەو کەسانێک کە لە خەمی پەروەردەی منداڵەکانیدان لە خەمی داهاتووی ئەو نەتەوەدان پشتگیرمان بێت هونەر بنەڕەتی هەر کۆمەڵگایەکە مۆسیقا بۆ هەموو نەتەوەیەک گرینگە بەڵام لێرە حیزبە سیاسیەکان گرنگی بەو بابەتە نادەن نایانەوێت خەڵکێکی بە فەرهەنگ دروست بێت نایانەوێت خەڵکێک دروست بێت کە زانست خواز بێت لەبەر ئەوە هیچ گرنگی بەو بابەتانە نادرێت لە شوێنی ئێمە اختصاسی تر مامۆستای تر دەرسەکانی ئێمە ئاڵێتەوە نەحەدالەتێکی زۆر لە مامۆستایان و دەرحەق بە مامۆستایانی وانە بێژ و دەرحەق بە دەرچوانی زانکۆی پەیمانگاکان نەکرێت چەند ساڵێکە کە ڕەچاوی بیرروڕای سیاسی ڕەچاوی حیزبایەتێکی زۆر لە سنووری پەروەردەی چۆمان نەکرێت کە ئەوە کە ئێمە زانیاریمان هەبێت وەکو کەرتی چۆمان یەکێتی مامۆستایان کوردستان ئەوەندێک کە ئاگدار بین لە دانانی مامۆستای میوانە بێژ مامۆستا هەیە کە چەندین ساڵ خزمەتی یاخود بەپێی بڕوانامە یاخود بەپێی ئاسی شەهادەکەی بەپێی پێویستی دانانی وەکو مامۆستایەکی معازر هیچ ڕەچاوی ئەو خاڵانی ناکرێت خاڵبەندی مامۆستا هەیە کە شەهادەکەی ئەسڵەن لە سلکی پەروەردەوە کاری پێ ناکرێت بەڵام بەهۆی بوونی ئینتیما بۆ حیزبێکی دیاریکراوی یاخود بوونی بیرروڕای جیاواز لە سنووری پەروەردەی چۆماندانراوە وەکو مامۆستای وانە بێژکە ئەوە ناڕزایەتێکی زۆر لەلایەن دەرچوانی زانکۆی پەیمانگاکان نەکرێتەوە کە ئەوە چەندین ساڵە لە سنووری پەروەردەی چۆمان ئەو گلەی و گازەندەی هەیە مامۆستا هەیە لە ساڵی 2013 لە 2014ەوە تەخەڕوجی کردو هەتاوکو ئێستا دەرفەتی ئەوەی پێ نەدراوەکەوە لە سلکی پەروەردە خزمەت بە بواری پەروەردە و خزمەت بە ڕۆڵەکانی ئەو شارە بکات بەداخەوە ئێمە وەکو کەرتی چۆمان یەکێتی مامۆستایان گلەیەکی زۆرمان هەیە و چەندین جار ئەو گلەیەمان گەیاندووە چەندین جار داخوازی مامۆستایان وەکو نوێنەرانی مامۆستایان کە ئێمە لە سنووری پەروەردەی چۆمان نوێنەری چۆمان لە یەکێتی مامۆستایانی کوردستان چەندین جار ئەو باسەمان خسیتە بەردەم لایەنی پەیوەندیدار و بەلایەنی حکومیشمان ڕاگەاندووەکەوە لە چۆمان لایەنی سیاسی لایەنێکی دیاریکراوی سیاسی کە ڕەچاوی ئینتیمای حیزبیەکرێت لەوەی کە دانانی مامۆستای وانە بێژ لەو سنوورە دەبێت ئینتیمای حیزبی هەبێت ئەگەر ناتوانێت خزمەت لە سلکی پەروەردەدا بکات.